ماوەی ساڵێکە کەناڵی پێام لە ڕێگەی پرۆگرامێکی تایبەتەوە لەسەر پەروەردەی تایبەت هۆشیاری بۆ مناڵانی توشبەی ئۆتیزم بڵاو دەکاتەوە لە ڕێگەی کەسانی پسپۆڕەوە نەخۆشیەکەشی دەکرێتەوە و خێزانەکانی پێ ئاشنا دەکرێت خۆگونجاردن و ڕێگە چارەکان دەخاتە ڕوو. لە هەفتەی بەرەنگاربوونەوەی نەخۆشیەکە پێشکەشکاری بەرنامەی پەروەردەی تایبەت لە ڕێگەی دابەشکردنی فروشەرەوە لەناو بازاڕی سلێمانی هاوڵاتیان ئاشنای نەخۆشیەکە دەکات. ئێمە وەکو تیمی بەرنامەی پەروەردەی تایبەت ئیمڕۆ سەردانی سلێمانیمان کردووە بۆ ئەوەی لە هەفتەی هۆشیاری ئۆتیزمدا پرۆژەرێکمان ئامادە کردووە کە زانیاریمان لەسەر ئۆتیزم تێدا خستۆتە ئۆتیزم چیە، نیشانەکانی لە ساوایی و لە گەورەیدا چین. بۆ ئەوەی لەم هەفتەی هۆشیاریدا کە لە سەرەتای مانگی نیسانەوە بۆ ماوەی هەفتەیەک تەواوی ئەو ڕێکخرا و سەندی کاو ئەو ڕێکخراوانی کە مرۆین کار لەم بوارەدا دەکەن ئەم هەفتەیە وەکو هەفتەی هۆشیاری ڕادەگەێنن. هۆشیاری بەرامبەر ئەوەی کە بزانین ئۆتیزم چییە، کاتێک زانیمان ئۆتیزم چییە دەتوانین وردە وردە ئاشنا بین بۆی کە چۆن مامەڵی دروست لەگەڵ منداڵی ئۆتیزمدا بکەین. تا ئێستا 25 بەرنامەی تایبەت لەسەر نەخۆشی ئۆتیزم لە کەناڵی پێیان پەخشکراوە. بەوتەی شارەزایان بڵاوکردنەوەی ئەم جۆرە لە ڕێنمایی لە نێو کۆمەڵگە گرینگە چونکە نەخۆشیەکە ڕوو لە هەڵکشانەوە منداڵێکی زۆر قوربانی ئەم نەخۆشیان بەتایبەت ئەوانەی چارەسەر ناکرێن. بۆ پێی کە من ئەندامی لیژنەی دەستنیشانکردنی ئۆتیزم بوو ماوەی 6 مانگی ڕابردوو ئەم مناڵانە بەرزۆری ئەوانن کە باری کۆمەڵایەتی و باری خێزانیان تەندروست نییە، یعنی لە ماڵە مەسەرەن پەیوەندی کۆمەڵایەتی لاوازە، مثلن دایمە مۆبایلی و شاشە و ئایپاد و شتانەوەیان بەدەستەوەیە، خەریکی یاریەکانن، گۆشەگیرن، دابڕاون. ئەمە بەڕاستی سەرنجمان بۆ ڕایکێشێک کە بێ ئەم خێزانانە پێش ئەوەی مناڵەکە توش بێ وریابن لە هۆکارەکان دوورکەونەوە ڕووکوتن دەوتری خۆپاراستن لە چارەسەرکردن باشترە. بەپێی ئامارە نافەرمیەکان نزیکەی 3000 حاڵەتی ئۆتیزم لە هەرێمی کوردستان هەیە. لەو ژمارەیە 900 حاڵەت لە هەولێر و 850 لە سلێمانی و پارێزگای هەڵەبجە و ئیدارەی گەرمیان و پارێزگای دهۆکیش 1050 حاڵەت. جگەلەوەی سەدان منداڵ تۆمار نەکراون و لە ترسی قسەی کۆمەلگا لە ماڵەوەن و نابرێن بۆ ڕاهێنان و چارەسەر. مەترسیەکی سەرەکی بۆ توشبوونی منداڵ بە نەخۆشیەکە زۆر بەکارهێنانی موبایل و شاشەیە کە ئەگەر لەو ژینگەیە نەهێنرێتە دەرەوە دەوترێت بۆ ساڵانی ئایندە ئامارەکان چەند هێندە بەرز دەبنەوە و دایک و باوکان بەدەستی خۆیان منداڵەکانیان دەکەنە قوربانی. ڕامیا ڕۆسمان کەناڵی پێیام سلێمانی.